کوایڵ یان هەوێردا یان سەلوە تەیرێکە لە تەیرە ماڵیەکان کە لەو چەند ساڵی دواییدا لە زۆربەی وڵاتان بە تایبەتی لە ئێران لە بەنگلادیش لە میسر لە سعودیا گرنگێکی زۆری پێدرا وەکو خۆراک و خۆراکەشی لە ڕووی تەندروستیەوە خۆراکێکی تەندروست و زۆر بەسوودە و هێلکەکەی بە هەمان شێوە لە پێکاتی خۆراکی قیمی غذایی بەرزی هەیە بۆیە ئەبینین لە کوردستانیش بە هەمان شێوە وەکو وڵاتانی تر گرنگی پێدراوە لەو چەند ساڵی دواییدا بەکارهێنەری هەم هێلکە گۆشتی هەوێردە زیادی کردووە لە سۆنگەی ئەوەی ئێمەش وەکو پرۆژەیەکی خوێندنی دکتۆرە هەستمان کرد کە گرنگی ئەو باڵندەیە هەوێردە گرنگێکی زۆری هەیە بۆیە ئێمەش پێویستە توێژینەوەی زیاتری لەسەر بکەین هاتوین ئێمە هەر لە سەرتاوە هاتوین ڕەنگی سافی هەریەکە لە سپی لە زرد کە پێیوتێت دیزێرت لەگەڵ براون قاوەیەکەی هێناومانە بە جیا دوای ماوەیەک ڕەنگی سافمان دەستکەوتووە دواتر لەو ڕەنگە سافە دیراسی هەریەکە لە هێلکە گۆشتمان کردووە و لێکدانمان بۆ کردووە کە پێی گوترێت لێکدانی ڕیسپڕۆکاڵ لێکدانی بەرامبەر هەریەکە لە ڕەش لە سپی نێرەکەی و بە پێچوانەوەشەوە کردومانە لەگەڵ سپی و زرد ڕەش و زرد لە ئەنجامدا ئێمە هاتوین ئێستا ڕەنگی هەریەکە لەو ڕنگانەمان دەستکەوتووە بۆمان دەرکەوتووە کە کامە ڕەنگە بەسەر کامەدا زاڵە و کامیان ئینتاجی هێلکەی زیاترە و کامیان ئینتاجی گۆشتی باشترە بۆ گۆشت بەخێو بکرێت ئینشاڵڵا لە کۆتایی توێژینەوەکەدا بۆ ڕای گشتی بۆ بەخێوکەران و ئەوانەی حەز لە بەخێوکردنی هەوێداکەن خەینە ڕووکە بۆی بە شێوەیەکی زانستی ئەوانیش بەخێویکەن هەر بەو شێوە بەربڵاویە و نازانستی کە بەخێویەکەن بەردەوام نەبن. بەنسبەت هەوێردەوە یەکێکە لە باڵندە خۆماڵیەکان و هەموو باڵندەکانی تر کە لەسەر ئاسی جیهانی بەناوبانگە بە ناوی جاپانی سکوایل لەبەرەوەی کە ئەوان تۆماریان کردووە وەلای خۆشمان چەندین ناوی یەکی لە ناوەکان پێوترێت هەوێردە پێوترێت کوڵەفڕا پێشی ئەوترێت کۆرکۆر بە پێ ئەو شوونانەی کە بەخێوەکردن جیاوازیان هەیە هەوێردە بریتە لە مریشکێکی بچووک کراو ینی کێشی ڕبع کیلۆیەکە بێ بەڵام توانای ئەوەی هەیە لە ساڵێکە نزیکی 300 هێلکە بکات. هەوێردە لە ڕووی وەکو خۆراکەوە یەکێکە لە ئەو باڵندانی کە خۆراکەکەی بۆ تەندروستی مرۆڤ زۆر باشە هەموەکو گۆشت هەموەکو هێلکە ڕاستی هێلکەکەی 12 غرامە بەڵام لە ڕووی پێکهاتی فیتامینات و کانزاکان کە ضرورە ئەم باڵندە ڕێژەیەکی باشی تێیاگەر پەراوردێکین بە هێلکەی مریشک. بەخێوکردنی ئەم باڵندە بەخێوکردنی تقریبەن تا ڕادەیەک ئاسانە وەکو جەنابتە دەیبێتوانێت ناو قەفەسا بەخێویکەی هەتا نزیکی 6 مانگ ئەتوانیت تۆ بەخێوێکی بۆ بەرهەمهێنانی هێلکە لە نزیکی 42 ڕۆژیە دەکاتە ئەوەی کە بتوانانی هێلکە بکە لە 42 ڕۆژیە سەر دەبڕێ هەتا وەکو نزیکی 250 غرامێک یان ڕبە کیلۆیەک وەزنەکانیان دەڕوە. ئەگە بە ژماری گەورە بەخێوکردی وەکو پرۆژە ئەوە زۆر سوودی دەبێ. ڕاستە بۆ خۆی حەزمی بچووکە و هێلکەی بچووکە بەڵام لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پێکهاتێەوە خۆراکیەوە شتێکی زۆر باشە. لە هەمووشی گرنگتر ئەمە خۆماڵیە لەوەش گرنگتر ئەوە من نزیکی ساڵێکە بەخێوی دەکەنەوە پێشتریش لە پرۆژەی دکتۆرا و ماستەرتر لە زانکۆی سەلاحەدین بەخێومان کردووە پێویستی بە هیچ کوتانێک نییە پێویستی بە پێکوتە نییە پێویستی بە دەرمان نییە پێویستی بە ئەنتیبیاتیک نییە زۆر بەکەمی نەخۆشی دەگرێت نەخۆشیەکانی وەکو مریشک نییە بەڵێ ئەو نەخۆشی دێوە لێ دەدا بۆ خۆی مقاومێکی زۆر باشی هەیە کەواتە ئەمانە هەمووی تایبەتمەندین والەیەکە کە ئێمە احتیمام بەمە بین و بۆ کوردستانیش بیناسیین بڵێن کوردستانیش هەوێردە هەیە کوردستانیش کوایڵی هەیە چونکە لە جینبانکی نێودەوڵەتی ئێمە توانیمانە ئەوە بناسیێنین و بە ناوی کوردیش کوایڵ بە ناوی هەوێردەی کوردیەوە ئێمە تۆمارمان کردووە بەڵام ئیستا لەم پرۆژەی ئیستا ئێمەمانەمانەوەی بزانین لە ڕووی اقتصادیشەوە چەنەکە و هەمان شێوە هەندێک بۆ هێڵی تر کە هەمانە هەندێک بۆ هێڵ کە وابەستەی کێشە ئیستا ئێمە تاکتاکمان دەستکەوتووە 320 غرامە بۆ خۆی نزیکی 200 غرام ئەمە 100 غرام زیاترە ئەمە ئەمانەوەی ئەوانە بقۆزینەوە بۆی بگەینە ئاستی جیهانی کە نزیکی 9 کیلۆیە 500 غرام دەڕوە جگە لەوە لە لێکدانەکانە هەندێک ڕەنگی تایبەتمان دەستکەوتووە ئێمە سپیمان لە سپی داوە سپیمان لە قاوەیی داوە قاوەیمان لە سپی داوەتەوە بەعکسەوە زەردمان لە سپی داوە زەردەکەمان لە قاوەیەکە داوە بەعکسەوە هەندێک ڕەنگی تایبەتمەندمان دەستکەوتووە کە وەکو باڵندەیەکی جوانی وەکەوەی کە لە پشتمەوە دیارە وەکو باڵندەیەکی جوانی ژەمە حسابی بۆ دەکرێت یعنی ئەکرێت تەنەوەعێکی باشمان دەستکەوتووە ئەمە هەمووی وەکو سەرچاوەیەکی سروشتی بۆ وڵاتی ئێمە ئەتوانین سوودی لێوەرگین ئەتوانین گەنجەکان لەم بوارە بخێنە بواری سسمارەوە کە بۆ خۆیان لەسەر پرۆژی
بچوو بچووک ئیشی تا بکەن و